دادگاکانی دەسەڵات دوور لە بنەماکانی دادگەری و مافی مرۆڤ پرۆسەی دادگایی ژمارەیەکی تر لە ئازادیخوازانی بادینان بەڕێوە ببن کە بێ ڕەچاوکردنی هەموو مافێکی ئاسایی و سەرەتایی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. دۆخی ژیانی تەندروستی بەشێکی لەو زندانیانە زۆر لە دۆخێکی خراپدان. خەڵکی ئازادیخوازانی کوردستان زندانیانی بادینان ئەو کەسانن کە بەهۆی بەرگری لە ماف و خەمی گشتی لە زینداندان، هەر بۆیە ناکرێ بەتەنها جێیان بهێڵین. بەتایبەت ئەو کەسانی بەهۆی داکۆکی لە چین و توێژەکانی موچەخۆران و مامۆستایان و ئازادیە گشتیەکان لە زیندان تون کراون. بەم پێ ئەرکی هەمومانە خاوەنداریەتیان لێ بکەین. وەک دەبین هەموو حزبەکان ئێستا لە بانگەشی هەڵبژاردنندان داوای دەنگ لە خەڵک دەکەن کەچی کەیسی زندانیانی بادینان فەرامۆش کراوە و یا هەندێک جار بۆ بانگەشی هەڵبژاردن بەکار دەهێنن. لە پرۆسەیەدا دادگاش کەوتۆتە گەمەی دەسەڵات و بنەماکانی دادگەری و پەیڕە و ناکرێ بە هیچ شێوەیەک. زۆربیان پەراویان نییە و لە زندانی ئاسایشدا ماونەتەوە و کەیسەکانیان بەپێی بنەماکانی دادگەری مامەڵەی لەگەڵدا ناکرێت و زۆر جار وەکو شەڕی دەرونی دادگایی دوا دەخرێت و ئەمەش پێشێلکردنی ڕوونی مافی مرۆڤ دەرحەق بە زندانانی بادینان. لەم تۆنگەیەوە دەبەکارین لە هەموو ئەو کەسانی ناو دەسەڵاتی دادوەری کە ئەم کەیسە بە سیاسی و نادادگەری دەزانن هەڵوێز دەربڕن و خۆیان لێبێری بکەن. بەو پێی لە بنەڕەتی کەیسەکەدا سیاسی و سەرۆکی حکومت پێش دادگا کەوتووە و بە ئاشکرا دەسوەردانی هەیە. ئەمەش ماف بە پەرلەمانی کوردستان دەدات چاودێری ڕەوشی زندانیان و ڕێڕەوی دادگایی بکات و قسەی یەکلاکەرەوەی هەبێ. لە هەمان کاتدا ئەرکی لایەنەکان پێکێنەری حکومەتە ڕاشکاوانە لەناو ئەو ئەنجومەنی وەزیراندا خاوەنداری لەم کەیسە بکەن و هەڵوێستی ڕوون کۆنکریتیان هەبێت و پێش خەڵک بکەون لەو بابەتە کە بە کردار بەشێک نین لە ویستی حکومت بۆ سزادانی ئەو زندانیانە. هەروەک دەبێ بزانین لایەنە ئۆپۆزیسیۆنەکانش بەرپرسیارن ئیشی جدی ئەوەیان بە یەک دەستی داکۆکی لەم کەیسە بکەن. سەرباری ئەمەش سەرۆک کۆماری عێراق بەرپرسیار دەکەین و پێویستە هەڵوێستی ڕاشکا و کردەیی هەبێت. لەبەر ئەوەی وەک پۆستەکەی سەرۆکی عێراقی فیدراڵە و هاوکاتش لەگەڵ بەشێکی دەستگیراوەکان لە پەیوەندیەکی سیاسی و ڕێکخراویدا بووە. نایشارینەوە لە سەرەتاوە تا کاتەی ناویەکان وەک تاوانبەر لە کەیسەکە هاتبوو کە هەڵوێستیان هەبووە، بەڵام ئێستا هەست بەبێ دەنگی و ئەوان ژەکەین. هەر بۆیە لێرەوە جارێکی تر داوا لە هەموو کۆنسڵخانەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کار و گۆشاری پێویستیان بۆ ئازادکردنی کۆتایهێنان بەو کەیسە سیاسیە بکەن. لە کۆتاییدا دەڵێن هەتا سەم و زندانی سیاسی لە هەر شارژکێسی کوردستان هەبێ هاودەنگ و پشتیوانی ئازادیش بەردەوام دەبێت. بۆیە ئەبینین ئەمڕۆ دەنگۆیەک هەبووە کە لە دادگای هەولێر کەیسی ئەو ماف ئازادی خوازانە دوا بخرێ بۆ بیستیدا. ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە بانگەشەی هەڵبژاردن پێش ئەو دادگایە ئەکرێ. لە هەمان کاتدا ئەبینین ئەو کەیسە زۆر بەلاڕێیادا ئەڕوا. بۆچی؟ ئەبینین کە دوو لەو دادوەرانە گواستراونەتەوە بەهۆیەکی نادیار. بۆیە ئەبێت هەموو ئازادی خوازانی کوردستان ڕۆشین بران مامۆستایان هەڵوێستیانێ بەرامبەر ئەو دادگایکردنە. دەستان خۆش بێ. وەرپرسیارێکە لە خزمەتانەی فەرمووی مامۆستا ماڵ. خدای نەبوو.